ڕۆشتووە بڕۆکاکە قسەکە من بابەت قەرزە قەرزیش ڕیبا نییە ئەمن کابراایەکەم عملەمە لە کوردستان لە هەر هەموو شارەکانی ئەو هەولێرەی ئەمنیش دەکەم کابراایەک بە ناوی ڕئیس عەشیرەتێک ڕئیس عەشیرەتەکە حەرەبە ئەمن لەگە مهندسەشی چوویمە ژۆرێ خانیویم بە کاملی لە بۆ تەحمیل کردیە خانیوی لە گوندی ئەمریکیە ئەمن خانەکەم کردیتەوە هەیکەل دووبارە خانەکەم ساز کردیتەوە تەسلیمم کردیتەوە ئێستاش ئەمن ئەوە چەند جارەوە لە مودەی یەک ساڵی ئەمن داوا دەکەم دابنیشی لەگەڵمان چەند جار هاتیتە سەر خەر دابنیشن لەگەڵمان تهدیدمان دەکەن مانجی ڕەمەزانێ 27 ڕەمەزانێ لە کافتریایەکی لە بەعەرکەی لەگەڵی دانیشتیمە حیمایەکانی دەمانچەی پێشانی من دەنەوها دەمانچەی پێشانی من دەن ئەمن لە دەمانچەی وان ناترسێم بەڕاستی ینی ئەمن ژیانم بێزار بوویمە دنیا و بنیا قەرداری دنیا و بنیای بوومە 2 ساڵەکە ئەمن هیچ دەکەم بەس پارەی خەڵکیت دەمەوە ئەو پارەی ئێستاشم کە پێیا کردیا ئەو کابرای لە منی خواردیە ئەمن ڕۆژانە ئاودەستی خەڵکم شوشتە حەمامی خەڵکم شوشتە خوڵامەتی خەڵکم کردیە ئەو پارەم پێیا کردی ئەو محمودە دروست بووە ئەو محمودەش ئەوە چەند جارە من لەگەڵیان دابنیشتم احترافم پێ ناکەن لە من گەورەترە و داواکاریشم لەسەر کردایەتی سیاسی گەری کورد کاک مەسعود سەرۆکچینەتەوەی کورد داواکارم ینی 4-5 کەسی لوزنەشی پێک بینی دابەزینیتە ئەو شاری ئەو هەولێرەی ینی بزانە ئۆفیسەشی بکاتەوە چەند مشکلەی ئەو هاالنا ئەو هەولێرەی هەیە ینی خەڵک پارەی لێ خۆیە عملی قوربەسەری وەشی من سەک و سیلاحی من ئەو فوت هەیە مهندس ئەوە لەو هەفتەیە 3000 مهندس لە بەغدای عێراقی هیلمە ئێرانە ئەو ڕۆژ هاتیە لە ڕێ ئەو داعمی کردیە ئەوەتە ڕسمیشی ناوم بایلیە با هەر هەموو ببزانن مهندسەکە لە 2 خورماتوو داعمی کردیە دەدەگەی ئەویش تەحملی مەسئولیاتی ئەو داعمەش دەکەم ئەمن لە مەسئولیاتی هەڵ نایەم داواکاریشم لە سەرۆک مەسرور بارزانانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان ینی داواکارم ینی بزانم هیچ مەسئولەکە لە پشت ئەو ڕئیس عەشیرەتەیە پێم بڵێتن ناوی ئەو مەسئولەم بداتێ ئەمن ڕۆژانە 3000 دەچم پێش دەرکەی ئەو ماڵە مەسئولەی ماز دەکەم لە ئەوەی بێت ئەو مشکلێ من عالکا لەناو ئەو ئاگرم بینیتە دەرێ لەگە شەریکەتی مەناو باشە پرسیارێک ناو مەینە بەڵام ڕێز عەشیرەتەکە کوردیان عەرەبە حەرەبە عەرەبە ڕئیس عەشیرەتەکە حەرەبە هەڕەشیان لێکردینە هەڕەشیان لێکردنیە دینی ناپێرێ کاوەرە دینی ناپێرێ حیمایەکەی مەڕوان تەها تادیدی وەی کردیە هەر کەسێک کۆنگرێ ڕۆژنامەوانی بکە شێخ دەیگریت و دەسیزنەی دەکا و دەشی گوژین ناوی شێخەکەی نادەم ناوی کەس نادڕی عەرەبە و شێخە بەلە و شێخە عەرەبە لەناو هەولێر تەزیین بۆ دەکا لەناو هەولێرە بڕی پارەی من 3 دەفتەر و 8 وەرەقە پارەی چەند کەسی لێیە پارەی ئەو برادەرەشی لە تەعاملی مەسئولیاتم کردیە 6 وەرەقە کاوەرە پێش لەناو هەولێر هەڕەشان وەرە حمایە ئەو شێخەیە ناوی مەروانە مەروان تاها پێش ماڵەتە گوتە وەختێ تو بێە کۆمەی ڕۆژنامەوانی بکەی ئەو جارە تو تەحملی مەسئولیاتی دەکەیت دەزانی شێخ چ دینە سەرەتا ئەو قسە مەروان بەخۆی بە منی کردی ئەوە حیمایە شێخە والله ئەو شێخە یانی تازە تهدیدمان کرد ئەمان لە پێش ئەو کۆمبوونەوە درێن لە پشتی ئەو ڕۆژە چ بێتە سەرمان ئەو شێخات تەحملی دەکا یعنی چ گویا حتا ئێستا چ مشکلە قانونیمان نەبووە ئەگەر ئەو شێخە تهدیدمان بکە و سکالەیەکە تشتێکی لە دژمان تۆمار بکات چکو بەدەست دەرکەوی ئەمە 3 ڕۆژە لە ماڵی خۆم نامە 3 ڕۆژە من لە ماڵی خۆنانم لە تهدیدی ئەو عەرەبانە دەترسێم لە سەحەق خۆم ئەمن 3 ڕۆژە من لە ماڵی خۆم نانم ئەوە تەڵەبەی سەف 6 کوڕی منە 3 مانگیشی کردیە ئەو ساڵ 250 نەبووە 250 نەبووە بیدەمێ پێ سێ مەکتەبێ طلبم هەیە سەفی دوی ابتداییە 250 نەبووە بیدەمێ با بچی لە مەکتەبێ تەماشای سزری غیابات کەن چەند غیابات هەیە ئەو پارەی من 3 دەفتەر و 48 وەرەقە ماوەکەی لە یەکی حەف دەستم پێ کردی هاتا یەکی 11 هاتیمە دەرێ هەر کەسێک ئەگەر بێت و مەسەلەن شتەکەی پێرازینە پێرازینی ئیسلام نەکەی ملم لە ملوی باریکترە لە بۆ ئەیاسای بابێت رامشێشتە محکەمەی و دادگام کە و بڵێ ئیشی تاو نەکردیا ئەوەش هەموو مستەفسەکاتە هەر وەسلەکە ئیساوی لەسەرە ئەوەش ئەو پارەیە کە وەرم گرتیە ها با هەموو ببینی ئەوەش هەر وەسلە 50 یعنی چەند وەسلە 10 وەسلی لە پشتە هەر هەموو موافق بووینەوە بووە
ئەوەش هەموو ناوی عملەکانە لە سزیری نووسرایە 319 ڕۆژانەی عملەی تێدایە دەوەرەکەم وەرگرتێ بە حیسابی عملەی تەماشاکە ئەوە هەموو پارەی وەستا و عملەیە کە دایتم خانێکەشی لە گوندی ئەمریکیە ڕێز و خۆشەویستم بۆ کاگەر سەلانی و وەزیری پیلاندانان کاکدانا داوا لێ دەکەم لە گەی استثمار کۆنتاشی هەبی هەر کەسێک نەستە ماڵەوی ئیش کالەوەی شەکەرا بگرێت ئەمن بگەمە حەق خۆم ناوی ئەو پرۆژەیە ماڵی شێخەچێ لە گوندی ئەمریکی ئەمن ئیشم لۆ کردیە زۆر